خود کارابی های، ساندلوس های، قهرمان های، فیروز های، نارجیل های. اما مادتوانن بس یا اغلبت تزبیه گله گرانبها کارابه. اغلبایش $8 دست بید کردن، حتی $15 یه هی. جحيل قالك حاجات كان برد واط رشن صورن زرن ديف ساعتها وديف موديلات جلكات كان بالخو جحيل قسمة كيدي هاي اش بغدادين وش نجف وكربلاتين او برد واط عسلينة عقيقة يمانينة مثلا زبرجدة زفيرة ياقوتة او برد عسلينة وقالك ديت هاي زیاتر ئێمە شتی شەکرا و عیدی میلاد و خەنەبەندان ئەفرۆشین بە زۆری شەکراوەکە ئێستا ئاسانکاری تاکراوە هەرزانە بۆی زروفەکەەوە خەڵک زۆر ئاسانکاریمان کردو بۆ خەڵک ئەنی شەکرایەگە لە 40 دینار تا 50,000 تا 100,000 ئەو پەڕەکەی تا 200,000 تێچێ بۆی ئەنێرین بۆ هۆڵەیە خۆیە بۆی ئەیباد و تەوزیعەکە و زۆر کار ئاسانی و خۆش خەڵکەکەش خۆی ئەوەی پێ باشە شتێکی ئالانکردنە بۆ ئەو زەواجە و شتێکی بەسیت و ساکارە. ئێستا زیاتر خەڵک ئێحتیمام بە یادی لەدایکبوونە کە مناڵی ئەبێ بێبی شاور و ئەم شتانەی بۆەکە ئەتیمامێکی زۆری پێ ئەدرێ و هەر وەکو چۆن شەکرا و خواردنەوە گەوراگرێ شەکرا و تەوزیعەکرێ ئێستا بۆ مناڵی لەدایکبوو یان بۆ یادی لەدایکبوونی کەسێکەکرێتەوە شەکرا و تەوزیعەکرێت وەکو بۆنێک بەکارێن. ئەم ڕێژەیە کاریگەریەکی نەرێتی هەیە لەسەر ژینگە و لەسەر تەندروستی تاکەکان بۆی ئێمە لە کۆکار وەکو ئەرکێک هەستاین بەم پرۆژەیە بە ناشتنی 20,000 تۆ ئەم ساڵ پارساڵ 10,000 دارمان ناشت بە هاوکاری خۆبەخشان ئەم ساڵ ویستمان پرۆژەی گەورەترکەین و بە تەکلیفێکی کەمتر. هەتاکو ئیستا زیاتر لە 30,000 نەمامان بەخشیوە و چاندووە لە گەڕەکانی شاری کەرکووکە بە تایبەت بە ماڵان ئەمەی کەی بینن لێرە 20,000 تۆی داری جۆری ئەلبیزیایە دارێکی سەوز و پڕە و بۆ ژینگەی کەرکووک گونجاوە ئێمە بە تۆ بە خۆبەخشیانە و لەگەڵ خێرخوازانە تۆکانمان لێداوە وا گەورە بوونە ئەمە 2 هەفتەیە تەمەنی بەنیازین بۆ مانگی 11 کە گەورە بوون ئەبن بە زیاتر لە مەترێک دابەشێکین بەسەر هەموو گەڕەکانی شاری کەرکووک